لە ڕۆژانی پێشووتردا لە شاری هەڵەبجە یەکەمین سەمپۆزیۆمی شێوەکارانی کورد بە هاوبەشی شێوەکارانی شاری سلێمانی واتە شێوەکارانی کورد لەگەڵ شارەکانی تری عێراق بەردەوامی هەبوو کە نزیکەی 16 شێوەکار تێدا بەشدار بوون بۆ ماوەی 3 ڕۆژی خایاند و ئەمڕۆ لە پێشانگایەکی شێوەکاریدا بەرهەمی ئەو سەمپۆزیۆمە نمایش کرا. با سەرپەرشتی وەزیری ڕۆشنبیری و هونەری حکوومەتی هەرێم پێشانگایەکی شێوەکاری لە چوارچێوەی پرۆژەی یەکەمین سەمپۆزیۆمی هونەری شێوەکاری لە هەڵەبجە کرایەوە. پێشانگا کە بە بەشداری 16 هونەرمەندی هەرێمی کوردستان و شارەکانی ناوڕاست و باشووری عێراق و بەغدا بەڕێوە چوو. ئەمە یەکەمین پرۆژەی هونەریە لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە بەم شێوە فراوانە بکرێتەوە. وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمیش ئاماژە بۆ دەکات هەنگاوەکانیان بۆ کارکردنی پێکەوەی هونەرمەندانی کورد و عەرەب لە ئایندە بەردەوامی دەبێت و ئامانجیشیانە زیاتری بکەن. لەسەر ئەم پرسەش لەگەڵ وەزیری ڕۆشنبیری حکوومەتی عێراقی فیدراڵ گفتوگۆیان کردووە. بێگومان من ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژە هەرە جوانەکانی تەمەنم کارکردنی چەند ساڵەی هونەریم. شتێکم بیرکەوتەوانێ وتم یەکەم کەس کە کاری بۆ هەڵەبجە کرد لە ساڵی 1992 کەرنەڤاڵی هەڵەبجە حسێن وسڕی بوو. ئەوە ئەمڕۆ منیش بەشداری یەکەم سەمپۆزیۆنی شێوەکاری هەڵەبجەم کردووە کە بەرز نرخاندنی ئەم سەمپۆزیۆنە گاتە دەرەجەی پیرۆزی لەلام. طبعاً ئەمەش بە هەوڵ و هیممەت و هیلاکی و ڕێز و خۆشەویستی هونەرمەند کاک محەممەد فەتاح و هاوکاری وەزیری ڕۆشنبیری و بەڕێز پارێزگاری هەڵەبجە سوپاسیانەکەین. سەمپۆزیۆنەکە بە بەشداری کۆمەڵێ هونەرمەندی پرۆفیشناڵی عێراقی و هەرێمی کوردستان کە خۆی بۆ خۆی کۆبوونەوەمان لە هەڵەبجەیە تایبەتمەندیەکی تایبەتی هەیە. یەک وەکو هونەر کە لە یەک نزیکە بینەوانێ، دووش کە ئەچینە مۆنیمنتەکە و بە شاری هەڵەبجەیە ئەگەڕێیت دوو دنیای زۆر جیا ئەبینی، هەڵەبجەی دوێنێ و هەڵەبجەی ئێستا. ئەمە شتێکی زۆر چاکە بە تایبەتی بوو ئەوان لەبەرەوەی ئێمە جاریکە تەبعاً هاتوین و سەردانی هەڵەبجەمان کردووە. کارکردنەکەمان لە 3 تەوەرەیە بوو کە 3 تەوەری زۆر چڕوپڕ. ڕۆژی یەکەم کە لەم هۆڵەیە کارمانە کرد هەریەکە لەسەر تابلۆیەک بە بیر و بۆچوونی خۆی بۆ هەڵەبجە، هەستی خۆی بۆ هەڵەبجە، چۆن ئازارەکانە بینێت. کاری دووهەممان دیواربەندێک بوو کە هەر 16 هونەرمەندەکە بەشداریمان تیاکرده بوو. یەکێ لەو شتە جوانانەی کە من سەرنجممە یەکەم ڕۆژ کە هونەرمەندە بە تایبەتی عەرەبەکان کە کارمانە کرد، کارەکەیان لەگەڵ ئەو کارەی کە دوای ئەوەی چوین بۆ مۆنیمنتەکە و کارە دیواربەندیەکەیان کرد زۆر جیاواز بوو. یەکسەر هەستت کرد ڕنگانەوەیەکی زۆر ڕاستەوخۆ لە کارەکانیانە هەبوو. ئەوانیش وەکو ئێمە سەیرەکەی کارەکان بە تەواوەتی لەسەر هەڵەبجە بوو. بەشی سێهەمی شەوانە کۆڕ و بینینی کاری هونەری یەکترمان هەبوو، گفتوگۆی هونەریمان هەبوو کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر زۆر گرنگە. طبعاً سازیانی سیمپۆزیۆمێکی لەم چەشنە لە شاری هەڵەبجە شتێکی مێژوویە، ئیشەکە کە پێشتر نەکراوە بەم کوالێتیە. دەستخۆشیمانەیە بۆ ڕێخەرانی ئەم سیمپۆزیۆمە و بەڕێبەرایەتی ڕۆشنبیری شاری هەڵەبجە. طبعاً ئێمە وەکو هونەرمەندانی شاری هەڵەبجە دەرفەتێکی کەمترمان هەبوو بۆ تێکەڵاوبوون لەگەڵ هونەرمەندانی عێراق، بەڵام ئەم سیمپۆزیۆمە ئەو دەرفەتەی بۆ ڕەخساندین تێکەڵاویەکی زۆر باش ڕوویاوە لەگەڵ هونەرمەندانی عێراق، کۆنتاکتێکی بەهێز دروستە بێ لە ئایندە بۆ کاری هاوبەشی پێکەوە ئەنجامی بدەین، چ لە عێراق بێ یا لە هەرێمی کوردستان بێ. بۆیە دەرفەتێکی زۆر زۆر باش بوو بۆ ئێمە. ئەتوانم بڵێم سیمپۆزیۆمەکە زیاتر ئێمە سوودمەند بووین وەکو هونەرمەندانی هەڵەبجە
وەک لە هونەرمەندەکانی کە بەشدار بوون لە سیمپۆزیۆمەکەیان.